ڤایرۆسا کۆرۆنا سەرۆک ترامپ و خانمایەکێ ڤاگرتیە. نیازە ئەمریکا ji بۆ girtina balûzxanexa li Bexdayê nîgeranî di Iraqê de peyda kiriye. û rêberê Oliyê Êzdiyan Baba Şêx wexera dawî dike. Connection ji dengê Amerîka li Washington. هەروەها لای منیشەوە لە واشنگتن دیسیەوە خۆشەتنەوە ڕای بەرنامەی کورد کۆنەکشن ئومیدوارم دەمیگی خۆش وەلمان بوونە سەر. سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ ڕایگەیاندووە کە لەگەڵ خانمی یەکەم میلێنە ترامپ لە تاقیکردنەوەکەیاندا بۆ ڤایرۆسی کۆرۆنا پۆزەدەفیان پێشان داوە. سەرۆک ترامپ لە تویەتێکدا نووسیەتی پشکینەکان دەریان خستووە خۆی و خانمی یەکەم ئەمریکا میلێنە ترامپ تووشی نەخۆشی کۆرۆنا بوونەوە ئەم شەو من و خانمی یەکەم تاقیکردنەوەمان بۆ کرا و دەرکەوت تووشی کۆڤید-19 بووین و دەستبەجێ دەست دەکەین بە کەرەنتینەکردن و پرۆسەی چاکبوونەوەی خۆمان پێکەوە لەمە تێدەپەڕین. ئەمەش دوای ئەوە هات خانم هۆپ هێکس کە گەورە ڕاوێژکاری سەرۆک ترامپە تاقیکردنەوەی بۆ کرابوو و دەرکەوتو بوو تۆشی کۆرۆنا بووە. کۆشکی سپی ڕایگەیان لە ئەمڕۆ هەینیەوە سەرۆک ترامپ هەموو چارەکەکانی ڕادەگرێت و هەروەها بەنیازی هەڵمەتێکی هەڵبژاردن بوو لە ئیالەتی فلۆریدا ئەوشی هەڵوەشاندەوە و دکتۆر شان کانلی پزیشکی سەرۆک ترامپ وتی سەرۆک و خانمی یەکەم لەم کاتەدا هەردووکیان باشن و پلانیان هەیە لە کاتی چەکبوونەوەیاندا لە ماڵی خۆیان لە کۆشکی سپی بمێنەوە. کۆی ژمارەی مردوانی کۆڤید-19 لە سەرانسەری گیان گەیشتووەتە فەرەتر لە 1 ملیۆن کەس و بەهۆی بەرزبوونەوەی ئەم دوایی تۆشبووان لە زۆر وڵاتاندا لە نێوانیان ئەوروپا و ئەمریکا پێشبینی مردنێکی زۆرتر دەکرێت بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە لە مانگەکانی داهاتوودا. بەڵام هەروەها نیشانەی ئەوەش هەیە کە ڕێژەی مردن دادەبەزێت و ئەو کەسانەی تووشی ڤایرۆس دەبن ئێستاکە باشترن لەوانەی لە پێشدا توش بوون. هەرچەند مردنەکان بە ڤایرۆسی کۆرۆنا بەردەوام بەرز دەبێتەوە، بەڵام شارەزایان دەڵێن کە لە هەندێک شوێندا نیشانەی ئەوە هەیە ڕێژەی مردنەکان کەم دەبنەوە. ناوەندی چاودێری و پێشگیری لە نەخۆشیەکان لە ئەمریکا دەڵێت بەڵگەنامەی مردنەکان ڕێژەی مردنەکان بەهۆی سیەکانەوە ئینفلەوەنزا یان کۆڤید-19 وانیشان دەدات 6.6 لە سەدا بووە لەو هەفتەی لە 19 سێپتامبر کۆتایی هات دابەزێنێت بە نزیکەی 10% بەرامبەر بە هەفتەی پێشوو. لە بریتانیا توژینەوەکەوە پێشان دەدات ڕێژەی مردن 1.5% لە مانگی هێشت فەرەتر بووە بەراورد بە ڕێژەی 6% لە کاتی لوتکەی پەتاکەدا لە مانگی 4. مارتین لاندرێ پرۆفسۆری پزیشکی لە زانکۆی ئاکسفۆرد دەڵێت کارمەندانی پزیشکیش زیاتر دەزانن سەبارەت بە چۆنێتی چارەسەرکردنی نەخۆشیەکان لە نێوانیان بەکارهێنانی سترۆیدێک بەناوی دێکسامێتازۆن. ئێمە ئێستاوە دەزانین کە ئەو نەخۆشانەی ئامێری هەناسەدانی دەستکرد بەکاردەهێنن دەتوانین لە ڕێوە ڕێژەی مردن بە ڕادەی 1/3 کەم بکەینەوە بە بەکارهێنانی چارەسەرێکی سادە و بەبێ ئەوەی زۆری تێبچێت و لە ئاستێکی بەرفراواندا بەردەستە. نەمان دەزانی بەڵام ئێستا ئەوە دەزانین. هەروەها ئەوە دەزانین کە ڕێمزڤێر ماوەی مانەوەی لە نەخۆشخانە کورتتر دەکاتەوە، بەڵام تاکو ئێستاکە ئەوە نازانین دەتوانین بە زیندوو بیان هێڵینەوە یان نا. زۆر گرنگە خەڵک لە دەرەوەی نەخۆشخانە بهێڵینەوە و ماوەی مانەوەیان لە نەخۆشخانە کەمتر بکەینەوە، بەڵام هۆکارێکی سەرەکی نییە. فاکتەری سەرەکی ئەوەیە ئایا ئێمە دەتوانین ژیانی خەڵک ڕزگار بکەین؟ لاندرێ لێکۆڵەری سەرەکی پزیشکی زانکۆی ئاکسفۆرد کە تاقیکردنەوەی ئەو دەرمانانە دەکات کە لە بەردەستایە لە لێکۆڵینەوەیکی بەرفراواندا بۆ دیاریکردنی کاریگەریەکانیان. سەرباریەوەی هایدرۆکسی کلۆرۆکوین ئەو مشتومڕە زۆرەی دروست کرد و داخوازێکی پێشتر هەبوو لەسەری، بەڵام لەسەر نەخۆشەکانی نەخۆشخانە کار ناکات. ئێمە دەزانین ئۆپیناڤیر ڕیتۆناڤیر چارەسەری ڤایرۆسی HIV دەکات و لە ئاستێکی بەرفراواندا پێشنیاز کراوە، بەڵام ئەویش کاریگەری نییە. هەروە کۆمەڵگەکان و زانکۆکان بریاریاندا کە چۆن بە باشترین شیوە خۆیان دژبەن ڤایرۆسە بپارێزن. هەندێک لە شارەزایان پێشنیار دەکەن کە کۆڤید-19 لێرەیە نابڕێتەوە ماوەتەوە هەروەک ڤایرۆسەکانی تر. پرۆفسەر دێڤید هادمەن ئەندامی گروپی ڕاوێژکاری استراتیژی و تەکنیکی ڕێکخراوەی تەندروستی جیهانیە بۆ مەترسیەکانی هەوکردن.
لە ئێستادا بۆتە پەتا ئەگەر بارودۆخەکە وابێت ئێمە پێویستە ئەو بزانین چۆن لەگەڵ ئەم ڤایرۆسەدا بژین و وەک چۆن فێربووین لەگەڵ ڤایرۆسی HIV-دا هەڵبکەین و بژین هەروەها وەک چۆن توانیمانە لەگەڵ نەخۆشە درمەکانی دیکەدا هەڵبکەین کە کاتی خۆی زوربەی لە ڕێی ئاژەڵەوە دەگوازرانەوە بۆ مرۆڤ. دکتۆر جەسی گودمان بەڕێوەبەری پێشووی بەڕێوەبەرەتی خۆراک و دەرمان لە ئەمریکا ئێستا کە زانای گەورەی زانکۆی جۆرجتاونە. ئێمە بەرەنگاری ئاڵنگاریشی بەردەوام دەبینەوە لەگەڵ کۆرۆنادا هەواڵە خۆشەکە ئەوەیە ئێمە ئێستا ئەوە دەزانین کە دەتوانین سنوورێک دابنین بۆ کاریگەریەکانی ئەوەش دەزانین کە بەکارهێنانی دەمامک دەتوانێت مەترسیەکە کەم کاتەوە لەسەر ئەوانی دیکە و لەسەر خۆتیش ئێمە لە ڕاستیدا پێویستمان بە پەیامی تەندروستی گشتی هەیە و هەماهەنگی لەو بارەیەوە. دکتۆر گودمان دەڵێت کە ئەوە یارمەتی دەدات لە بەردەوامبوونی ئابوووریەکان و خۆ دووڕاگرتن لە چوون و دەرچوون لە داخستنەکان. ji derên diplomasiyê nîşan didin ku Amerîka amadekariyan dike ji bo vekêşana diplomatên xwe ji Iraqê ev jî piştî hûjdariya Washingtonê bû ji Bexdayê re ku ew ê balozxana xwe jî daxe. Helbet ev bersiv bû ji êrişên komalên çekdar re li ser navendên diplomasî û balozxana ya Emerîkî û ya welatên diyên Rojava. نیازە ئەمریکی و بە ئەشکەرەی دی پەیامی وەزیری دەرڤە مایک پۆمپیۆدا ji bo ڕێیەدارên Iraqê ئەشکەرە بووی نەڕەحەتی di saziyên siyasiyên Bexdayê de peyda kiriye. Sedemê wê çiya? Washington komalên milîtanan ku Tehran piştevaniyê li wan dike sûcdar dike bi êrişên Katyosha li ser balyozxana û berjewendiyên Amerîka. ئەگەرچی سەرۆکوەزیر مستەفا کازمی پێنگاف ئاوێتنە ji bo parastina balyozxana, qunsulxana û berjewendiyên biyanî lê piştî civîna digel Kazimî bixwe 25 diplomatên biyanî balyozê Emerîkî di nav wan de daxuyaniyek weşandiye û têda dibêjin ew gelek dilgiranin bi bilindbûna jimare û şêweyê pêşketiyê êrîşan li dijî saziyên diplomasî di Iraqê de. ئەگەر ئەمریکا بڕیارە خۆیان پێشین و نیازە خۆ ji bo girtina balyozxana xwe li Bexdayê cêbicê bike ئەڤە حکومەتا Iraqê wê bikeve aloziyeka mezin û tirsawê ew e welatên dî jî balyozxanên xwe dabêxin. Wezîrê Derve Iraqê Fuad Husên soza parastina wan dide û dibêje ew erkekê destûrî حکومەتاوî ye. أن الحكومة العراقية غير سعيدة حکومت عراقی نکیب خوش سبارت به بریار پیشین یا ریوبریا امریکا کو ji بغدا وکشد. بریار وکشان امریکا دبت اگر وکشان دی. اوه گلک خطره و اوه پیامه که ددت تندریان کو بریا دانانا بومبان و ایریشن موشکن کاتیوشا دستکفتین سیاسی به دست بخن. ئەو کۆمەڵین چەکدار ji rexê diyê çemê Dicle mûşekan de avêjin balyozxana û bingehê Emerîkî li Bexdayê. Li çend hefteyên borî jî êrîşên bi mûşekan li dor û berên balyozxana Emerîkî zêde bûne. Komalên çekdar bi êrîşên Bexdayê jî nerawistiyane. Çend demijmêran piştî sozên Kazimî dayn ji bo parastina şandên diplomatiyên biyanî wan komalan firokxana nefneteweya Hewlêrê jî kir armanca mûşekan. Sazî û navendên Emerîkî li dorûberên wê firokxanê binecîne. Aloziya herî mezina hikûmeta Kazimî ew e çawa kontrola wan komalên çekdar bike. Devaya çekê wan jî bêxe jêr kontrola dewletê. Ev e yek ji daxwazên xwepêşandanên Iraqiyan li bîreweriya salekî ya destpêkirina wan li meydana Tehrîra Bexdayê. داخوازên me ne cidane ji daxwazên berê berpisyarkirina bikujên xwenîşanderan û berpisyarkirina gendala û bindestkirina mal û milkê wan û yadî jî derxistina yasaya partiyên siyasî û yasaya hilbijartinan dubare em tekezê li ser dadgehkirina tawanbar û bikuja dikîn bi şêweyekî aşkira. Ev daxwazên xwepêşanderan erkekî diyê giranî hikûmeta Kazimî ye û wê girantir jî lê bê dema ku Amerîka şandeyên xwe diplomatîk di Iraqê de rabigire.
یەکەمین مشتومڕی سەرۆکایەتی نێوان سەر دۆناڵد ترامپ و کاندیدی دیموکراتەکان جۆ بایدن زۆرتر لە یاری هاوارکردن دەچوو تاکو ئاڵگۆڕێکی پێکهاتەی بیرۆڕا. ڕێخەرانی مشتومڕەکە دەڵێن کار لەسەر گۆڕانکاری دەکەن بۆ دڵنیابوون لە گفتوگویەکی بەرهەمدارتر بۆ ڕوبەڕووبوونەوەی داهاتووی کاندیدەکان، بەڵام شیکەرەوان دەڵێن ئەنجامی هەراوهۆریا و بێسەروبەری یەکەم کۆبوونەوەیان هەروەها ڕەنگدانەوەی جەمسەرگیریە قۆڵەکانی ڕامیاری وڵاتەکەدایە. لەسەر وەختی یەکەمین دیبیتی سەرۆکایەتەکەی ئەمریکادا تۆڕە کۆمەڵایەتیەکان پڕبوون لە گوزارشتی گاڵتە ئامێز. زۆربەی بینەرەکان ئەو گفتوگۆیان بە مناڵانە وەسف کرد بۆەوەی دوو پیاوی بەتەمەن دەنگ بەسەر یەکتردا بەرز دەکەنەوە. چەندین جار هێرشیان کردە سەر کەسایەتی یەکتری. لە کاتی باسکردنی پەتاکە و چاکبوونەوەی بارودۆخی ئابووری و پشێوی ڕەگەزپەرستیەکان گفتوگۆکە پڕبوو لە بێڕێزیکردن و قسە بە یەکتر بڕین و چەند ساتە وەختێکی شۆک ئامێز. ئەو جۆرەشتانەی ئەو شەوە لە دیبیتەکەدا ئێمە بینیمان وەک ڕێک ئەو شتانە بوون کە بەهای دیموکراسی کەم دەکەنەوە. دەتوانین بڵێین ئەمە لە ڕاستیدا ئابەم شێوازە کە ڕێبەرە سیاسیەکان لەگەڵ یەکتریدا قسە دەکەن دیموکراسیەتی ئێمە دەخەنە بەردەم مەترسی. کاتێک سەرۆک ڕەتی کردەوە ڕەگەزپەرستە سپی پێستەکان شەرمەزار بکات، گروپی پراود بۆیس کە گروپێکی ڕاستڕەوی توندڕەون و بەشداریان کردووە لە توندوتیژی سیاسیدا ئاهەنگیان دەژێڕا بە بۆنەی لێدوانەکانی سەرۆکەوە هاوکات ئاماژەی پێکەنین و گاڵتەجاڕیش وەک وەڵامدانەوە وەڵامیان دەدرایەوە. ترامپ ڕۆژی چوارشەمە وتی من نازانم ئەوان کێن. Over 200,000 dead, 14 million jobs lost, and Donald Trump spent an entire debate blaming others. زیاتر لە 200,000 کەس بەهۆی ڤایرۆسەکەەوە گیانیە دەستداوە و 14 ملیۆن کار لەدەست چوون. ترامپیش تەواوی گفتوگۆکە بۆ ئەوە تەرخان دەکات بۆ ئەوەی سەرزەنشتی ئەوانی دیکە بکات. جۆ بایدن لە دۆخی سەرسوڕماندا بوو، هەروەها زۆربەی کاتەکەشی چاوی لەوە بوو یارمەتی لە ناو بژیوانەکە وەرگێت و هەروەها لەوە دەچوو چاوی لەوە بێت یەکێک بەهانایەوە بچێت. هەڵمەتی بایدن لە پاش دیبیتەکە ڕیکلامێکی دیجیتالیان دابەزان بە ئارەزوی خۆیان تێبینیەکانی ترامپیان زەق کردەوە، بەڵام هەڵمەتەکەی ترامپ ئیدعای ئەویان دەکرد کە بە شێوەیەکی دادوەرانە ناوبژی کارەکە و میدیاش لەسەر دیبیتەکە مامەڵەیان لەگەڵ ترامپدا نەکردووە و بایدن لاواز بووە. ئەو پرسە بۆ دیموکراتی ئەمریکا و تەواوی وڵاتەکە زۆر ناومێدانە بوو. ئەگەر ڕازگۆم لەگەڵ تا زۆر مای شەرمەزاری بوو. لە کاتێکدا هەڵمەتەکان بەرەو هەفتەکانی کۆتایی هەنگاودەنێن و هەردوو هەڵمەتەکە لە هەوڵی ئەوەدان دەنگی دەندەران کۆبکەنەوە کە هێشتا دەتوانن دەنگی ئەو ویلایەتانەوە دەست بهێنن کە تاکو ئێستاکە یەکلایی نەبوونەتەوە کە ڕەنگە کاریگەریان هەبێت لەسەر دەرەنجامەکان. وا بڕیارە دوو دیبیتی سەرۆکایەتی و یەک دیبیتی جێگری سەرۆک لە ئۆکتۆبەردا ساز بکرێت. دوێ یەکەم دبیتە هەڵبژارترین سەرۆکاتیەدا سەرۆک دۆناڵد ترامپ توندیا نژادپەرستین سپی شەرمەزار نەکرد. وی خۆ ژەvê پرسێلادا و لشو ناوێگۆ دەبێتن ڕێ لە تونڕێن وەکە ئەندامن ئەنتیفا بێگرتن بە باوەڕیا سەرۆکیژی ئەو کۆمەڵ ئالۆزیان دروست دکن. پشتی دبیتی شارەزایان گوت بەرسڤا سەرۆکی دێ ببە سەدەمێ هاندانا کۆمەڵێن ڕەگەست پەرستی گەلۆ ئەف چەندێ خەتەرێ لەسەر جڤاکە ئەمریکی دروستکە و چەند دێ کاریگەریژی هەبە لەسەر هەڵبژارتنین سەرۆکاتیە. دەvê دەلیڤەیەدا ئەم میڤانداریە دەکتەر کرمانج گوندی سەرۆکی بەشێ پەروەردەیە لە زانکۆیا تەنسی ستیت لە ناشڤیلێ دیکن و هەروەسا بریز ئارش ساڵح نوێنەری حزبی دیموکراتی کوردستانی ئیران لێرە لە واشنگتن. دکتۆر کرمانج کاک ئارش زۆر سوپاس بۆ بەشداری جەنابتان. دکتۆر کرمانج جەمتا ئەس دەست پێ دکەم و سیڤی دکەم تو بە کرمانجی بمەڕە پاخەوی. ڕاستە ئەف بەحسێک و تێکردن کوێ توندوتیژی پەیدا بێژە سەردەمی هەندێک و سەرۆک وانا شەرمەزار ناکە وان کۆمەڵان شەرمەزار ناکە یانجی تشتێک خەتەرەوەی ئالۆزیان دروست بکە یانجی ئەڤە دموکرات وینا گەلکێ مەزن دکن. نازبێژم دموکرات مەزن ناکەن ئەو تشتی سەرۆککردنە سەرۆکانە بوو و ئینکاری هەندێک کرد و وايت سوپریمەسیست عنصری ئەو ڕەگەزپەرستانی سپی لە ئەمریکایە مەحکوم بکاتن ئەوە بۆ خۆی هەرگیز پێشینەی نەبووە لەسەر بەتایبەتی لە مێژووی مۆدرنا ئەمریکایەدا و سەرۆکێک بێتن و لە بەرامبەر لە وەختێک دبیتیش بیتن بۆ تەرما سەرۆکایەتیاویە دوێ ئەو ڕەت بکاتن و وان گروپی ڕادیکالی عنصری
کو دژی هەموو بەهاکێت ئەخلاقینا دژی ئێکسانینا لەناو ملەتی ئەمریکایدا ئەو ئینکار ڕەفز بکاتن و وانە محکوم بکە دقیقاً ئەوە دەبیتە هۆی ئەوەی زێترکردنی ڕەفتاری ئەو چالاکی ئەو عنسر ئەو سپی ڕگەسپەرستانە کو دەبیتە مایەی پشێوی زێتر دەناو ملەتی ئەمریکایەدا. کاک ئارش ڕێی جەنابەت هەمان شتە کە ئەم بۆ چۆنانایان ئەم هەڵوێستانە ئەبن بە هۆی توندوتیژی زیاد بێ چونکە بە کورتی وەڵام دەیتەوە بۆ ئەوەی پرسیاری ترم لە جەنابەت هەیە لەسەرم بابەتە. ڕاستیەکەی لەوانەیە کاریگەری هەبێت لەسەر ئەوەی کە تۆزێک ئەو ئاراستەیە زیاتر هێز بگرێت لە ئەمریکادا، بەڵام بە باوەڕی من خودی هاتنە سەرکاری ترامپ و خودی ئەو ئاڵوگۆڕانی کە لەم دوایانە دەبینین هەڵدەگەڕێتەوە بۆ ئاراستیەک ترکە لە دنیای ئەمڕۆدا بەتایبەت لە ئەمریکادا هاتۆتە ئاراوەیش ئەوەیە کە زانایانی زانستی سیاسی هەڵی دەگەڕێنەوە بۆ ڕیاکشنێک یا پرچەکردارێکە بە پرۆسەکانی بەجیهانی بوون بە پرۆسەکانی لێک نزیکبوونەوەی دنیا لە یەکتر مهاجرەت ئەوانە هاتۆتە ئاراوە ئەو ڕیاکشنەوە ئەو پەرچەکردارە بۆتە هۆیەوە کە بەسڵاح پاپیۆلیزم و ڕادیەکی زۆر نەژاد پرستیژ لە دنیادا بێتە سەرەوە. کاک ئارش هەر لای جەنابەت دەبینم بۆ ئیدانەی ئەم کۆمەڵانە بکرێ کە ناویان هەندێکیان بە پراود بۆیس ناودار دەکرێن و ڕەگەسپەرستی سپین بۆ ئیدانەی ئەو توندوتیژیانە نەکرێ لای بۆ نمونە هەموو کەسێک و پێش هەمویان دیموکراتەکان کە توندوتیژی لە ناوجادەکانە دروست بێت لە ئەنجامی ئەوەی کە لە بزودنەوەی بلاک لایف ماتەر ژیانی ڕەشەکان گرنگە کە دەرکەوتون کە دوکان دەشکێنن پەلاماری شوێنەدەن یعنی کاری خراپکاری دەکەن. دوو هۆکاری سەرەکی هەیە بە باوەڕی من. یەکێک مێژووی ڕۆژاوایە. مێژووی ڕۆژاوا زیاتر لە هەر شتێک شەڕ و زەربەی لە بەسڵاح نەژادپەرستی و ڕەگەزپەرستی وەرگرتووە، یعنی تۆ چاولێکە ئەو شەڕانی کە لە ڕۆژاوادا هاتون ئاراوە لە چکۆلەترین شەڕەکان بۆ وێنەم شەڕانی دوایی باڵکان حتا گەورەترین شەڕەکان کە شەڕی دووهەمی جیهانیەوە هەمووی سەرچاوەکانی هەڵدەگەڕێتەوە بۆ ڕەگەزپەرستی و نەژادپەرستی. بۆیە کەلتوری سیاسی ڕۆژاوا کەلتوری سیاسیەکە کە زۆر هەستیارە بەنسبەتە و بابەتانەوە و نایەوێت ترجارێکی تر ئەو کارەساتانە ڕوودات کە لە ئاکامی ڕەگەزپەرستی هاتوونەتە ئاراوە. بابەتی دووهەم هەڵدەگرێتەوە بۆ کانتێکستی هۆکاری تر، هەڵدەگرێتەوە بۆ کانتێکست یا زەمینیە کە ئەو ڕووداوانە ڕوودەدات لە ناویاندا. ئەو کانتێکستە کانتێکستێکە کە سپیەکان زاڵن بەسەر ڕەگەزەکانی تردا و ڕەشەکان ڕەگەزیەکن کە بە شێوازێکی پێکهاتەیی خراونەتە ژێر بەسڵاح ڕکێفی سپیەکانەوە بۆیە گرنگەکەوان ببیسترێت. دکتۆر کرمانچ کاریگەری یاڤانە وی چەندی لەسەر هەلبژارتنان هەبە بتایبەتژی مەهەکمایە ji bo roja hilbijartina ku nejniha yani nakokî gelek mezin dibin di nêvbera Serok Trump û hevrikê wî Joe Biden da. مقصدات الرفتار دوان شكاريجري تایبەتی jî ev mesela nijadperistî û regezperistiyê çendî evê karîgerî hebe li ser hilbijartin taybet jî me dibetê de dît ku bû nimûne Serok Trump dibêje wana yani çawa herin bingehên dengdanê û çavî û vekirî bo ev tişt wesa. تشتانە تاسیرا خۆت کاتن 100% و تأثیری شکریە دیتنا من پرێزیدنت ترامپ زربەکە مەزن لە خۆدا بۆی و وەکیمەگۆ ئاماژە پێکرد ڕەت کردەوە کووانە مەحکوم بکە و گۆتە ئەو پراود بۆیز پیچێک ڤەکشن و لێرێ بمینن ئەوە بۆ خۆی مانایەکی جددی دەگەینیتن و ئەو مرۆڤە نەکەر ئەوانە محکوم نەکرد بەلکی گۆتەوانژی بمینن چاودێری لە وەزعی بکەن ئەوە بۆ خۆی ئەس بێژم دیدی گشتی ئامریکایەدا ئەوانەی دەنگ دەدەن نە پێگا ترامپی چکە پێگەی ترامپی بەشێکی زۆری لەوانەنە لەوانەی پراود بۆی و ئەو ڕەگەزپەرستێت نەژاد پەرستێت سپی ئەمریکایە تەسیرێک لەوانە ناکاتن لێ لەسەر کۆی گشتی دەنگدەرێت ئەمریکایە تەسیرێکی زۆر دەبێت 100%. باڵێ کاک ئارش زۆر خەڵک ئێستا گومانیان هەیە یان ترسیان هەیە لەوەی کە سەرۆک ترامپ و ئەم کۆمەڵانەی کە بە نژادپەرستی و ڕژگەرزپەرستی دەناسرێن
ئەنجامی هەڵبژاردنەکان قبول نەکەن یان کێشە دروستکەن ئەگەر ئەنجامەکان بەدڵی ئەوان نەبوو کەواتە گەر سەرۆک دەرنەچوو تا چەندێکەمە لایتریش دەڵێن کە ئەمە شتێکی دەستوریە و ئەمریکا وڵاتێکی دەستورە و ئەو شتانە قبول ناکرێ و ڕووی نادەن تا چەندێک احتیمالی ڕوودانی ئەم شتانە هەیە احتمال ئەو شتە هەیە ینی ئەگەر چاوتان لە دیبێتەکەش کرد بێکێک لە پرسیارەکانەوە بوو کە پرسیاریان کرد کە ئایا ئەگەر ئێوە پسندتان نەکرد ئایا حازرن بە لایەنگرەکانتان بڵێن کە تووشی ئانڕێست و تووشی ئەو شتانەی نەکەن کۆمەلگای ئەمریکا و نەڕێژن سەرشەقامەکان کەچی دوو بەرسەوی جیاواز درایەوە بەو پرسیارە بۆیە ئیمکانیەوە هەیە کە قبول نەکرێت کەمە ئینکە لە پێشوش لە ئەمریکادا ئەو مەسلەیە هاتوۆتە ئاراوە کە بۆ ماوەیەک قبول نەکراوە بەڵام بەرحاڵ دوو تایبەتمەندی سەرەکی کۆمەلگای ئەمریکا وا لێ دەکات کە ئەو مەسایلانە بتوانن چارەسەر بکرین یەکەم شێوازێکە ئینستیتیوتی سیاسی لە ئەمریکا ڕێکخراون شێوازێکە کە هەندێک متمانە هەیە بەسەر هەندێک شتا وەکو دادگای عالی وەکو ئەرتەشی ئەمریکا وەکو ئەو شوێنانە کە ئەوانە ڕێگە دەدەن کە جۆرێک ئەو بێتە ئاراوە ڕێکانسیلیشن بێتە ئاراوە ئاشتبوونەوە بێتە ئاراوە یان ڕێککەوتن بێتە ئاراوە کەلتوری سیاسیش لە ئەمریکادا گرینگەکە دکتۆر کەمال پرسیار دماهەیە زیشتە بکەم ئەتزانم تو پشتەوانی گەلک بەهێزی دموکراتە یانژی باوەریا دموکراتان ئەم بێژن تنابینی کو دموکرات و بتایبەت ژی بایدن و کەمپێنە بایدنی سوود و مفاایێ ژوان توندوتیژیên bizava ڕەشان dibînin فهم نەکرد کەکە تنابینی دموکرات و جۆ بایدن سوود و مفاایێ ji bizava ڕەشان dibînin û nevên gelek tund bin beramber wana taybet jî ew tundûtîjiyê li cada dروست dikin نازوەسا نابینم چونکە بەتایبەتی ئەوێت ڕەشاکردن وەکی هەوە ئاماژە پێکرد و پشتی ئەو کوشتاریوان ڕەشا و بۆ ئەوەی لایف ژیانە ڕەشا گرینگە ئەندە کاردانەوەی خراپ لە خۆنیشاندەرا هاتە دیتن ئەوە کاردانەوەکی زیاتر ئیحساسیبی هەرچی ئەو فراودبووی و ئەوێت ئەو عنسوری سپی نەژات پەرست ئەوانە ئۆرگەنایزن و دیرۆکە واژی هەیە دژی بەتایبەتی دژی ڕەشا ئەز نەباوەڕم بایدن و کامپەیناوی بە هەوڵ بدەن ئیستیفادە لەوێ ڕکاردانەوەی ڕەشا ئەوەی لەسەر کوشتنی ڕەشا دروست بوو تو بەرێخۆ بدێ کاردانەوەکە لەسەر تاسەری ئەمریکایە بوو دژی ڕەوشتی پۆلیسە بایدن گەرەک بوو بێتە دەرێ پشتیوانی لە هەندێ بگریتن و کارێکی باشیش کرد و بە نەفعاویژی ئەس باوەڕم بێتەوە نە بڕنگێکی گەلەکتون و یەک بزانەوە کوڕا بڕاست ئەو دیژی هەندێ دکتۆر کرماج گوندی سەرۆکی بەشێ پەروەردەی لە زانکۆیا تەنەسی ستیت لە ناشفەل و ئارش ساڵح نوێنەری حزبی دموکراتی کوردستانی ئیران لە ئەمریکا زۆر سوپاسی جەنابتان دەکەم. ئۆدۆ بابەشێخ ڕێبەری ئۆلی ئێزدیان دژیە 87 سالیەدا وەغەرا داوی کرد ئەو هاتیە ناسین وەکە ڕێبەرێکی ڕێفۆرم خوازی ئۆل و جڤاکە ئێزدیان و هەروەسا کەساتیەک ئاشتی خواستنەها ئەو لە گۆڕستانە مەرگەها بۆزان یا تایبەت بێ اختیارن مەرگەهەیەن ئێزدیان یا تایبەت تێ ڤەشارتن برازایەوی ئەمین بابەشێخ نەهاژی ئەڵمانیا ڕاستەوخۆ دگەڵمەیە منەکێ بەحسی ژیانە وی جوامێری بکن و دۆ وەغەرا داوی کرد شێخ ئەمین گەلک سوپاس ji بۆ دەمیوە و سەرێ وەساغ و جێ بابەشێخ بەهەشت دبا یعنی وە چ هەیە لەvێ ڕۆژی ئون بێژن لەسەر وەغەرا بابەشێخ زۆر سوپاس بۆ وەژی ئەم ژدە وەرە ینی ژدهی وەرە نەهەر ئەم وەکو مالباتە بابەشێخ بەڵکو وەکو ئێزدی هەرێک دمالە خۆدا ئاژی شێوازێ جودا جودا تعزیە دکن
وما اجدهدا ما راويجا كباش كر هم بإزديارة وهم كسوكارية خرة وبتايبجي إزديارة ما بريار داكو أم جاري لأوروبا تازينا كين وهر إزديك لمالا أخوا وكو دبيجن شريك شعوري أخوا بقهيني والولاد جي أوري ورسمين كو الجور عيني إزديا ودابو نريتين إزديا يتكو جبو اختياري مرقه أنجي بابي الشيخ إزديا تنكرن إيرو ل باجر يسفني أنجي يكو جرد بيجن شيخان وبوزا كل بوزا هات نجيب جيكرن بالي شيخ أمين يعني هل بتاع ديارة ما بس أو جبر كورونا فيروس كو أو تعزيني كرن جبر سلامتي خلقي بيجمان شيخ أمين أجر إيك هزرا جيانا فيديو عملي بكتند شان صالن كو بعد الشيخ بيو برينجي جي يعني ديارة كو يعني يقدر بيجا نافي بتر دركات بيجمان لدامي كوي بريار داي بجبو بيشوازي ورزقتني الوان جنو زاروكين ازديان كاتين دستي داعش هلبت قالك نافي دركات ارجع يك دكاره شي بيجتو يعني جنابته دكاره شي بيجي للسر هندي كات شوي تشينا باش خرجتيا بله اش جنيزيك و وكو يعني جنيزيك و امت مالك دار راوينا واش جنيزيك و اس ناس دكم اف دجينغا هكا اوليدا مزمويا وبيغمان ميجو رابردوي ازدياجي او نخوشي وفرمانك وبسري ازديادا هاتي هلاك وكساتيا في مروفي برو مروفكي اشتي خواز بچه و هم پیگه ویجیت نافذ دیادا وکو بابا شیخ ودك يعني ويد خوازيكو بابا شيخ مروفكي اشتي خواز به ومروفكي لبردن الجم بيز به وبتايبت جي السردمه فرمانا بيداويه انجي او مالويرانيا مزنا کو بسري ازديا دا هادي سي 2014 وفقريانا كچين ازديا واللي خوشبونا كو القلق نافندين كوملاياتي تشافرين ده ذكرين اوي او بريار دا اوي او بريار رازدي وبشتفانيا برياري جي هاتكرين وبهرحمو دي بوچونيت تناوي بريار كراستا وبديتنا مجي او بريار بوكو ازدي بدي مبستمن او بريار كراس بو اوي برياري بريز امين بابا الشيخ تكايا اگر بدا خوازا لبوريني دمي ما خلاص دمي برنامج قالك سباسيا بريز امين بابا الشيخ دكين برازاي رحمتي بابا الشيخ جيويجي بهشتا سباس بوا ممنون سباس بوا جراتنا كوتاي برنامج رومان تا برنامج ايندمان هرشادو سرفراز بن بدعاء